تمام 3 ساڵ بوو کە باوکم گیرە، ئێستا تەمەنم 18 ساڵە. زۆر بچوو بووم کە باوکم گیرە. تەواو بە حکومەکەی بەس بەرنابێت. داوا دەکەم باوکم بێتەوە زۆر غەریبی دەکەم. پیشیان بۆ مندارانە بستێ ئەگە هەنە بۆ مندارانە هەروە منداری خۆیان تەماشا بکەن. لێبان بێتەوە بەخۆم یەک لەوانە ساحب سێ مندارم کرێ چیمە. هەمیشە دێمە لەسەر خێرخواز و ئەوە بۆ یارمەتی من کە مەکتەبی منداڵم هەمووی ڕۆیشت. هیوادار بە مازا بکەن لە زیندانی. لە پێناو گێڕانەوەی مافی یاسایی سزادراوان بە مەرجی چاکسازی بوونیان پشتیوانی کەمپینی تۆڕی میدیایی کۆمەڵ بن بەناردنی پەیامی ڤیدیۆیی لە ڕێگەی ڤایبەر و تەلەگرامی ژمارە تەلەفۆنی 0 750 151 90 90.